ئەم سێوانەی ئەبینرێن لە باخچەیەکی شاری سلێمانیدا مێخەک ڕێژ ئەکرێن. ئەم گەنجانەی لێرەدا کۆبوونەتەوە خەریکی دروستکردنی سێوی مێخەک ڕێژن کە سیمبولی خۆشەویستی بووە لە کللتوری کۆنی کورددا. ئەم هەساین بە کاری مێخەکڕێژی بۆ سێو کە ئەمە ژوان لە سێوەکە ئەکاتە ماوەیەکی زۆر بمێنێتەوەوانە. زۆر ڕاهەیە کە ئەڵەن 40 ساڵ ئەمێنێتەوەوانە. سێوی مێخەکڕێژ هێمای ئاشتی و خۆشەویستیە. سێوی مێخەکڕێژ ئەو بەهۆی ئەو مێخەکەی کە لە سێوەکە چەقێنرێ، سێوەکە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە و ئەو بۆنی مێخەکەش بۆنێکی خۆشە. ئەمێنێت بەهۆی ئەو مێخەکە و سێوە زیاتر ئەمێنێتەوە تا بتوانی زیاتر سێوەکە بەرگە بگرێ. ئەوەی من ئاگادار بم مێژووی ئەم مێخەکڕێژیە زۆر کۆنا، بەڵام تازە دەستی پێکراوەتەوانە چەند ساڵێکە لە کوردستان بۆ بە شتێکی باو لە مناسەباتەکانە وەکو دەربڕینی خۆشەویستی بەکارێت. لە کۆنە وەکو سیمبولی خۆشەویستی بەگەراتەوە، جاران کە یەکێ هەدەیەکی بۆ خۆشەویستەکەی بردووە سێوێکی مێخەکڕێژی ئاوەتە یاخۆت بۆ جوانی ناوماڵ شتێکی کولتوریە. دروستکردنی سێوی مێخەکڕێژ کارێکی ئاسان نییە و پێویستی بە ئارامی وردەکاری زۆر هەیە. سێوەکە هەر سێوێک بێ بەتایبەتی ئەگەر سێوی سوور بێ باشترە، مێخەکەکە ئەچەقێنیتە ناو سێوەکەوانە. ئەویش تۆزێ دەست ئەزێتات، بەڵام چێژی لێ ئەبینی کاتێکە دروستیەکەیت کە شتێکیش دروست ئەەکەی کاتێکی زۆر ئەمێنێتەوانە دڵخۆشکەرە زۆر. شێوازی مێخەکڕێژکردن دەبێت بە شێوازێ دانین هەنێ بۆشایی هەبێت تاکو ئەو سێوە کە وشکە بێت ئەچێتەوە ناویەک ئەو بۆشایانە خۆی پڕەکاتەوە و باشترە لەبەر هەتاوە دامبرێ تاکو وشک بێتەوە سێوەکە. ئەم گەنجانە ئەندامی ڕێکخراوی مێسپۆن بۆ ئاشتی بەردەوام و وا بڕیارە سێوە مێخەکڕێژەکان لە کەرنەڤاڵێکی ئاشتیدا نمایش بکەن. ئێمە پەرە بە ئاشتی ئەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەم مەبەستەش لە مانگی نوێ لە کوردستان لە سلێمانی و لە هەولێر کەرنەڤاڵی ئاشتی ساز دەکەین. لە ئێستاە خەریکی دروستکردنی سێوی مێخەکڕێژین کە نمونەی خۆشەویستیە، هەتا خۆشەویستی زیاتر بێت ئاشتیش زیاترە. بۆیە ئەم وەکو نمونەیەک لە ناو ئازیزەکانتە ئەیبەخشینەوە بە یەکتری. سێوی مێخەکڕێژ جگە لەوەی بۆن و بەرامێکی خۆشی هەیە، توانای مانەوە و تێکنەچوونیشی زۆرە. ئەمەش تایبەتمەندیەکی گرنگە بۆ کەسێک گەربیەوێت بە دیاری بیبەخشێت بە خۆشەویستەکەی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.